سەرەتا من نێوم بورهان تاڵانیە لەدایک بوو 11 1984 لە ئۆردگای ڕووماندی لەدایک بوو پاشان لە دوای ڕوخیانی سەدام لە ساڵی 2004 ڕوومان کردووە کوردستانی باشوور لە دوای ئەوە لە 2005ەوە نێتە ئۆردوگای باریکە لەوێ نیشەجێ بووین لە دوای 3 ساڵ لەوێ لە 2008ەوە من نەبوونی چوزانم جۆرەها مشکیلەیەک نە ژیانمان هەبوو نە ئیش هەبوو نەچوزانم نە دایرەکانە ئیشمان بۆ هەبوو لە حکمی ئەوەش کاری سیاسیم کردو لەگەڵ حیزبەکە نەمتوانین لێ بمێنمەوە دوای ڕوون کردە وڵاتی سوید لە 11 2008 هاتمە سوید هەتا ئێستا ئەوە بۆ 7 ساڵە چێ من هیچ جوابێکم نییە تەنها منیش دیم زیاتر لە 100 نەفەری وەکو من هەیە لە ئۆردوگاکانی باریکە و کوردستانی باشوور لە ئۆردوگای قوشتەکەەوە هاتوون وەکو من هیچ جوابێکیان نییەوانیش ئێمە لە کەمبەکانە هیچ جانێکمان نییە تەنها ئەو خانوانە من ڕمەیەکی قەندی لەگەڵ ماڵی خۆمان ئەقسەکەم خەڵک ئۆردوگاکە جێتێڵێ خەڵک بە خانەوادە ئەوەی هەیە ئەیفرۆشێ و ناچاری و ڕووکاڵێ ڕوو بە وڵاتێکی ئەوروپایی زۆر لێ باشتر لێ بمێنمەوە کە هیچم نەبێ ئایندەیەکم نەبێ بەڕاستی کێشەی ئێمە زۆر گەورەیە یەکیان من خۆم بۆ خۆم کە 3 جار ڕەفزم وەرگرتووە لە وڵاتی سوئید یەکێک لە شەرت ئەساسەکەی ئێمە نازانین ئێوە کین ئێوە هیچتان نییە نە چیلی ئێرانتان هەیە نەهی عێراقتان هەیە ئێمە بەچی بزانین ئێوە تەنها ئەوەیە کە کوردن ئێمە بۆمان ڕۆشن نییە ئێوە کین ئێمە ڕاستیە هیچمان نییە ئەوانەی لە ئۆردوگای ڕووماندی بوون کە زۆرێکیشی کە حکوومەتی سوئید خۆی لە ئۆردوگای ڕووماندی خەڵکی هێناوە منداڵەکانی هەمان شێوە ئێمە هیچیان نییە ئێمە تەنها ئەومانێ داواکەین لە حیزبە سیاسیەکان بە تایبەتی کەناڵە بەڕێزەکەی ئێوە چزانم داوایەکی وا بکەن لە حکوومەتی سوئید چارەنووسی ئێمە ڕۆشن بێتەوە ئێمە زۆرین تەنها من نیم زۆرێکی وەکو من هەیە تەنها چاوەڕێی جواب بکە 7 ساڵ برادێکم 13 ساڵە لێرایە هیچ جوابی هەمان شێوەی منی هەیە نازانم چارەنووسی ئێمە چی پێێتێ نەتوانمان نێرنەوە نەتوانین هیچمان لێکەن من خۆم بۆ خۆم 7 ساڵە لێرام 1 کڕۆنم لەو سوێدە وەرنەکردووە ئیشی داهیمیم کردووە کاری فاستم هەیە بە قەولی خۆیان هەتا ئێستا هیچ جوابێکم نییە ئەڵێ کاکە من ئیشەکەم ئەڵێ کێ وتوێت تۆ ئیش بکەی ئەڵێم دە ناتوانانی بنێری تۆ چیم لێەکەی ئەڵێ بڕۆ دانیش چاوەڕێی جواب بکە ئەو جوابەکەی نازانم خۆشم هۆکارەکەی ئەوەیە خۆتە زانی ئێمە لە ئۆردوگای ڕووماندی لەدایک بوون تەبعەن هیچمان نییە ئێمە لە ئێران نەژیاوین دوای ئەوە ئێمە لە ئۆردوگای ڕووماندیش دایبووین پاشان هاتین کوردستان ئێمە وەکو پەنابەرێک لێوێ بووین حکوومەتی عێراقی جنسەی پێ نەداوین هیچمان نییە لە ڕاستی تەنها شتێک هەڵان تەنها هەوەیەکە بە ناوی هونشتی ئارۆبەی کوردین تەنها ئەوەمان هەیە ئەوە تەمەنی بۆ 30 ساڵ هیچم پێ نییە عنی ئەوەی پێی بڵێ ناسنامەی وڵاتی خۆ تەنها بە نێوی ئەڵێن کوردێکی کوردستانی ڕۆژهەڵاتی و تەواو هیچمان نییە بەڕاستی ئەو خەڵکە پێویستی بەوەیە ژیانی بۆ دابین کە پێویستی بەوەی ئەوەی ناتوانێت بچێتەوە بۆ ئێران چارەنووسی دیاریکەن هیوای کێسی و ئنی هەیە چاوەڕانی ئەوەی بە وڵاتی سێم بەڕێکن توزانم خەڵکەوەی نایە بەڕاستی خەڵک زۆر بێزارە خەڵکێکی زۆر بەڕێوەی هاتووە ئێستا خەڵکمان هاتووە خنکاوە لە ڕێگا